وەردە. پەتا خۆت لە دڵتەنگ و نەکبەت بەدوور بگرە. دەشێتۆ لە ئەنجامی نەکبەتی کەسێکی تر بمریت. حاڵەتە هەستیەکان ئەوەندەی نەخۆشی زیان بەخشن. لەوانەیە تۆ وا هەست بکەیت یارمەتی کابرایەک دەدەیت کە خەریکە نوقم دەبێت، بەڵام تۆ تەنیا کارەساتەکەی خۆت قوڵتر دەکەیتەوە. هەندێک جار بەدبەختەکان نەکبەتی بەسەر خۆیان دادێنن، ئەوان بە هەمان شێوە بەسەر تۆشی دێنن. لە بری ئەمە لە دڵشاد و بەختەوەر نزیک بەرەوە. سەرپێچی لە یاساکە. ماری گیلبێرت کە لە لیمێریک ئێرلەندە لە ساڵی 1818دا لەدایک بوو، لە ساڵی 1840دا هاتە پاریس بۆ ئەوەی وەکو سەماکەر و نمایشکار سامانی خۆی پێکەوە بنێت. ناوی لۆلا مۆنتێزی لە خۆی ناو بانگەشەی ئەوەی کرد کە سەماکەرێکی فلامینگۆی خەڵکی ئیسپانیایە. دایکی بە بنەچە ئیسپانی بوو. بە هاتنی 1845 لە پیشەکەیدا بەرەو خراپی دەچوو. بۆ ئەوەی بەرگە بگرێت بووە سۆزانیەک و سۆزانیەکی سەرکەوتوو لە پاریس. تەنیا یەک کەس توانی پیشەی سەماکەری لۆلا نەجات بدات، ئەلێکساندەر دووجاریر، خاوەنی ڕۆژنامەیە کە زۆرترین تیراژی لە فەڕەنسا هەبوو، هەروەها ڕەخنەگری درامای ڕۆژنامەکە بوو. لۆلا بڕیاری دا دڵی بەدەست بێنێت و بە چنگی بخات. ئەو بە لێکۆڵینەوە لە خووەکانی ئەلێکساندەر بۆی دەرکەوت کە هەموو بەیانیەک ئەسپ سواری دەکات و بە ڕێکەوت تووشی بوو. بە زووی کار گەیشتە ئەوەی هەردووکیان هەموو ڕۆژێک پێکەوە ئەسپ سواری بکەن. چەند هەفتەیەک دواتر لۆلا چووە شوقەکەی ئەو. بۆ ماوەیەک ئەو دوانە پێکەوە دڵخۆش بوون. بە یارمەتی دووجاریر لۆلا دەستی کرد بە ژیاندنەوەی پیشەی سەماکەری خۆی. سەرباری سەرکێشی بەرامبەر پێگە کۆمەڵایەتیەکەی، دووجاریر بە هاوڕێکانی وت لە بەهار دامارەی دەکات. لۆلا قەت بەوی نەوت بوو کە لە تەمەنی 19 ساڵیدا لەگەڵ ئینگلیزێک ڕەدوو کەوتووە و هێشتا لە ڕووی یاساییەوە هاوسەردارە. هەرچەندە دووجاریر بە قوڵی عاشقی بوو، ژیانی بەرەو هەڵدێر چوو. سامانەکەی لە بزنس داگۆڕانی بەسەردا هات و هاوڕێکاریگەرەکان دەستیان کرد بە دوورکەوتنەوە لێی. شەوێکیان دووجاریر بۆ ئاهەنگێک بانگێشت کرا کە هەندێک لە دەوڵەمەندترین گەنجانی لە پاریس لێبوون. لۆلاش ویستی بچێت بەڵام ئەو ڕێگەی نەدا. ئەوان یەکەمین دەمەقاڵەیان ئەنجامدا و دووجاریر بە تەنیا چووە ئاهەنگەکە. ئەو لەوێ کە بێڕادە سەرخۆش بوو ئیهانەی ڕەخنەگرێکی درامای کرد بە ناوی جان باپتیست ڕۆزمۆند دو بوڤالۆن. لەوانەشە لەبەر شتێک بوو بێت کە ڕەخنەگرەکە لەبارەی لۆلا وتبووی. بەیانی دواتر بوڤالۆن بۆ شەڕێک تەحەدای کرد. بوڤالۆن یەکێک بوو لە باشترین دەمانچە تەقێنەکان لە فەڕەنسا. دووجاریر هەوڵیدا پۆزش بێنێتەوە، بەڵام شەڕەکە ڕوویدا و ئەو تەقەی لێکرا و کوژرا. بەم شێوەیە ژیانی یەکێک لە گەنجە هەرە مژدەبەخشەکانی کۆمەڵکی پاریس کۆتایی هات. لۆلا کە تێکشکا بوو پاریسی جێهێشت. لە ساڵی 1946دا لۆلا مۆنتێز لە میونیخ پەیدا بوو کە لەوێ بڕیاریدا دڵی پاشا لۆدیۆگی بەڤاریا داگیر بکات. بۆی دەرکەوت باشترین ڕێگە بەرەو لودیوک لە ڕێگەی یاریدەدەرە سەربازیەکەیەتی، واتە کۆنت ئۆتۆ ڤۆن ڕیچیبێرگ، پیاوێک کە زۆر کەیفی بە کچانی جوان دەهات. ڕۆژێکیان کاتێک کۆنت خەریکی خواردنی نانی بەیانی بوو لە کافەیەکی دەرەوە، لۆلا کە بە ئەسپەکەی ڕێی دەکرد بە ڕێکەوت لە زینەکە کەوتە خوارەوە لە بەردەم پێیەکانی ڕیچبێرگ کەوت. کۆنت بە پەلە بەهانایەوە چوو سەرسام بوو ئەو بەڵێنیدا بە لۆدیۆگی بناسێنێت. ڕیچبێرگ ئامادەکاریەکی بۆ ئامادەبووانێک لەگەڵ پاشا کرد بۆ لۆلا، بەڵام کاتێک ئەو گەیشتە ژووری چاوەڕوانی گوێی لە پاشا بوو دەیگوت زۆر لەوە سەرقاڵترم غەریبەیەکی تەکلیفکەر ببینم. لۆلا پاڵی بە پاسەوانەکانەوە ناو هەرچۆنێک بێت چووە ژوورەکەی. لە پرۆسەکەدا پێشەوەی درەیسەکەی بە شێوەیەک لە شێوەکان دڕا، لەوانەیە خۆی ئەمەی کردبێت. لەوانەش یەکێک لە پاسەوانەکان و بە دەرکەوتنی ڕوون و ئاشکرای مەمکەکانی هەمووان و بە تایبەت پاشای تووشی سەرسوڕمان کرد. لۆلا ڕێگەی پێدرا بێتە ناو ئامادەبووانی لودیوک. 55 ساعات دواتر ئەو یەکەمین نواندنی خۆی لەسەر شانۆی
باڤاری دەست پێکرد. ڕەخنەکان توند بوون، بەڵام ئەمە نەبووە هۆی ئەوەی لودویک لە ڕێکخستنی نمایشی تر بوەستێت. لودویک بە قسەی خۆی کەوتبووە ژێر جادووی لۆلا. ئەو لەگەڵ لۆلادا کاتێک لەناو خەڵک دەرکەوت کە قۆڵی لەسەر شانی بوو، پاشان لە یەکێک لە شقامە هەرە دیارەکانی میونیخدا شوقەیەکی بۆ کڕی و بۆی ڕاخست. هەرچەندە ئەو وەکو کەسێکی ڕەزیل ناسرا بوو، نەدەبووە بەندەی مەیل و ئارەزوەکان. لۆلای دایە بەر لێزمەی دیاریەکان و دەستی کرد بە نووسینی شەعر بۆی. ئێستا کە لۆلا مەعشوقی دڵخوازی بوو، لە شەو ڕۆژێکدا لۆلا بووە خاوەنی ناوبانگ و سامان. لۆلا بەرەبەرە هاوسەنگی لەدەستدا. ڕۆژێکیان کاتێک لە دەرەوە بە ئەسپ ڕێی دەکرد، پیرە پیاوێکی ئەسپ سوار لە پێشیەوە دەڕۆیشت. لۆلا ڕۆشتنەکەی بەدڵ نەبوو، پێی وابوو خاو ڕێدەکات. لە بارێکدا کە نەی دەتوانی لێی تەپەڕێت، دەستی کرد بە لێدانی بە قامچیەکەی. جارێکی تر کە بۆ پیاسە چوو بۆ دەرەوە، سەگەکەی بەڕەڵا کردبوو. سەگەکە پەلاماری ڕێبوارێکیدا، بەڵام لە بری یارمەتیدانی ڕێبوارەکە دوورخستنەوەی سەگەکە بە قەمچی لە کابراکەیدا. ڕووداوی لەم شێوەیە بوو نەمایی تووڕەبوونی هاوڵاتیانی هێمنی باڤاریا. بەڵام لودویک پشتی لۆلای گرت و تەنانەت کردی بە هاوڵاتی باڤاریا. دەست و پەیوەندەکانی پاشا هەوڵیاندا بەرامبەر مەترسیەکانی بابەتەکە بە خەبەری بێننەوە، بەڵام ئەوانەی ڕخنەیان لە لۆلا دەگرت دەست بەجێ لە کار دەردەکران. لە کاتێکدا ئەو باڤاریانەی پاشان خۆش دەویست، ئێستا بە ئاشکرا ڕقیان لێی دەبوویەوە. لۆلا کرایە کۆنتێسا، کۆشکێکی نوێی بۆ خۆی بنیاد نابوو، دەستی کردبوو بە دەم تێوەردان لە سیاسەت و لەبارەی سیاسەتەوە ئامۆژگاری لودویکی دەکرد. ئەو بەهێزترین هێزی هەبوو لە شانشینەکەدا. کاریگەری ئەو لە کابینەی پاشادا بەردەوام لە گەشەدا بوو، بە سووکی مامەڵەی لەگەڵ وەزیرەکانی تردا دەکرد. سەرنجام پەشێوی لە سەرانسەری قەڵەمڕەوەکەدا هەڵسا. ئەو سەرزەمینەی جارێک لە جاران شوێنێکی ئارام بوو، تەقریبەن کەوتە بەر ئافاتی شەڕی ناوخۆیی خوێندکاران لە هەموو شوێنێک هوتفیان دەکێشا لۆلا بۆ دەرەوە. بە هاتنی کانونی دووەمی 1848 لودویک بۆ دوجار نەیتوانی بەرگەی فشار بگرێت. بە خەمباریەکی زۆرەوە فەرمانی بە لۆلادا دەست بەجێ باڤاریا جێبهێڵێت. ئەو ڕۆیشت، بەڵام نەک پێش ئەو کاتەی باجەکەیدا. بۆ ماوەی 5 هەفتەی دواتر کینەی باڤاریەکان بەسەر مەعشوقی پێشووی پاشادا هەڵڕژا. لە مانگی مارسی ئەو ساڵەدا لودویک ناچار بوو دەستبەرداری تاجەکەی بێت. لۆلا مۆنتێز ڕۆیشتە ئینگلتەرا. زیاتر لە هەر شتێکی تر ئەو پێویستی بەڕێز بوو. سەرباری ئەوەی کە مارە بڕابوو، ئەو هێشتا تەڵاقی لەو ئینگلیزە وەرنەگرتبوو کە پێش ساڵانێک هاوسەرگیری لەگەڵدا کردبوو. چاوی بڕیە جۆرج ترافود هیلت، ئەفسەرێکی مژدەبەخشی سوپاکە کوڕی دادوەرێکی ناسراو بوو. هەرچەندە ئەو 10 ساڵ لە لۆلا گەنجتر بوو، دەیتوانی هاوسەرێک لە نێو جوانترین و دەوڵەمەندترین کچانی کۆمەڵگەی ئینگلیزدا هەڵبژێرێت. هیلت کەوتە ژێر جادووەکە. ئەوان لە 1849دا هاوسەرگیریان کرد. لۆلا بە زووی بە تۆمەتی دزە هاوسەرگیری دەستگیر کرا. خۆی لە دادگایی قورتار کرد و ئەو هیلت بەرەو ئیسپانیا ڕایان کرد. ئەوان دەمەقاڵەیەکی توندیان کرد و جارێکیان لۆلا چەقۆیەکی لێدا. دوجار هیلدی لە خۆی دوورخستەوە. پاش ئەوەی کە گەڕایەوە ئینگلتەرا، هیلت بۆی دەرکەوت پۆستەکەی لە ناو سوپادا لەدەستداوە. پاش ئەوەی لە کۆمەڵگە بەدەرکرا، بەرەو پورتوگال ڕۆیشت کە لەوێ لە ژیانێکی هەژاریدا ژیانی بردەسەر. پاش چەند مانگێک ژیانی کورتی لە ڕووداوێکی بەلەمەوانیدا کۆتایی هات. ئەو کەسێک کە ئۆتۆبایۆگرافی لۆلا مۆنتێزی بڵاو کردەوە پاش چەند ساڵێک مایە پووج بوو. لە 1853دا لۆلا بەرەو کالیفۆرنیا ڕۆیشت کە لەوێ چاوی بە پیاوێک کەوت بە ناوی پات هەڵ و هاوسەرگیری لەگەڵ کرد. پەیوەندیەکەیان وەکو هەموو ئەوانەی تر ڕاگوزەر بوو. ئەو هەڵی لەبەر پیاوێکی تر واز لێهێنا. ئەو ڕووی کردە مەشروب خواردنەوە و کەوتە ناو خەمۆکێکی قوڵ، هەتاکو مرد بەردەوام بوو. واتە 4 ساڵ دواتر درێژەی هەبوو لە بارێکدا کە هێشتا تا ڕادەیەک گەنج بوو.
لە تەمەنی 41 ساڵیدا لۆلا جل و خشڵەکەی بەلاوە ناو ڕووی کردە خودا. ئەو بە ئەمریکادا گەڕا، محازەڕەی لەبارەی بابەتە دینیەکانەوە وتەوە، جل و سەرپۆشی سپی پۆشی. ئەو 2 ساڵ دواتر لە 1861 دا مرد. لێکدانەوە لۆلا مۆنتێز بە مەکر و فریوەکانی پیاوانی بەکێش دەکرد، بەڵام دەسەڵاتی ئەو بەسەریاندا لە سەرووی سێکسەوە بوو، لە ڕێگەی هێزی کارەکتەرەکەیەوە بوو کە عاشقەکانی لەژێر کاریگەریدا دەهێشتەوە. پیاوان بەرەوناو گێژەڵوڵ کە بەهێزەکەی لول دەدران، ئەوان سەرگەردان و تووڕە دەبوون، بەڵام ئەو هەستە بەهێزانەی کە دەیخستنە ڕوو بە هەمان شێوە ئەوانی زیندووتر دەکرد. هەروەک چۆن لە حاڵەتی پەتادا وەهایە، کێشەکان تەنیا پێ بەپێی تێپەڕینی کات دەردەکەون. ناجێگیری سروشتی لۆلا دەچووە ژێر پێستی عاشقەکانیەوە، ئەوان خۆیان لە ناو سیخناخی کێشەکانیدا دەبینیەوە، بەڵام هۆگربوونی هەستیان بۆ ئەو وای لێ دەکردن یارمەتی بدەن. ئەمە خاڵی چارەنووسسازی نەخۆشیەکە بوو، چونکە لۆلا مۆنتێز نەدەکرا یارمەتی بدرێت. کێشەکانی ئەو زۆر قوڵ بوون، هەر کە عاشقەکە یەکترناسینی لەگەڵ دەکرد سەرگەردان دەبوو. ئەو خۆی لەناو دەمەقاڵەکاندا دەبینیەوە، پەتاکە دەگوازرایەوە بۆ خێزان و هاوڕێکانی، یان لە حاڵەتی لودویگدا بۆ سەراپای وڵات. تاکە چارەسەر ئەوە دەبوو کە لی دوور بکەونەوە، یان بەدەست داڕمانێکی کۆتاییەوە بناڵێنن. کارەکتەری لە جۆری پەتا ئامێز سنووردار نییە بە ژنان، هیچ پەیوەندی بە جێندەرەوە نییە. ئەمە لە ناو ناجێگیری ناوەکیەوە سەرچاوە دەگرێت کە لە دەرەوە ڕاتی شک دەداتەوە. کارەسات بەسەر خۆی دادێنێت، تەقریبەن ئارەزوویەک هەیە بۆ تێکشکاندن و لەقکردن. تۆ دەتوانیت تەمەنێک بە تاوتوێکردنی نەخۆشیناسی کارەکتەری پەتا ئامێز بەسەر ببەیت، بەڵام کات بە فیڕۆ مەدە، تەنیا وانەکە فێر بە. کاتێ تۆ پێت وایە لە حزوری توشکەرێک دایت، مناقەشە مەکە، هەوڵی یارمەتی مەدە، بە هاوڕێکانتی مەگەیەنە، ئەگینا گرفتار دەبیت. لە دەست توشکەرەکە ڕابکە یان بەدەست بەرەنجامەکانەوە بناڵێنە. ویلیام شەیکسپیر یۆنت کاسیوس ڕواڵەتێکی لە ڕووبرسی هەیە، ئەو زۆر بیر دەکاتەوە. کەسێ ئەوەندەی کاسیۆسی لەڕ ناناسم کە ئەوەندە زۆر خۆمی لێ ببوێرم. پیاوانی وەکو ئەو قەد لە دڵەوە ئاسوودە نابن، لە کاتێکدا کە لە بارێکی قورستر لە خۆیان هەڵدەگرن و بۆیە زۆر مەترسیدارن. کلیلی دەسەڵات ئەو بەدبەختانەی ناو ئێمە کە بێ ئەوەی بەدەست خۆیان بێت بەهۆی بارودۆخەوە کەوتون، شایستەی هەموو یارمەتی و هاوسۆزیەکن کە ئێمە بتوانین پێیان بدەین. بەڵام ئەو کەسانەی تر هەن کە بە نەکبەتی و بەدبەختی لەدایک نەبوون، بەڵکو بەهۆی کردداری ڕووخێنەر و کاریگەری ناجێگیرکەر بۆ سەر ئەوانی تر بەسەر خۆیان دێنن. شتێکی مەزن دەبێت ئەگەر ئێمە بتوانین ڕزگاریان بکەین، ڕێساکانیان بگۆڕین، بەڵام زیاتر ئەوە ڕێساکانی خۆیانە کە سەرنجام دێنە ناومانەوە و دەمانگۆڕن. هۆکارەکە ئاسانە، مرۆڤەکان بە ئاسانی دەکەونە بەرمیزاج، هەستەکان و تەنانەت شێوازەکانی بیرکردنەوەی ئەو کەسانەی کە کاتیان لەگەڵدا بەسەر دەبن. بە تایبەت کەسانی نەکبەت و ناجێگیری بێچارە کاریگەریەکی توشکردنی بەهێزیان هەیە، چونکە کارەکتەرەکانیان هەستەکانیان زۆر توندە. ئەوان زۆر جار وەکو قوربانی خۆیان دەخەنە ڕوو، لە سەرەتا تا بینینی نەکبەتیەکانیان وەکو دەستکردی خۆیان بە نامومکین لە قەڵەم دەدەن، پێش ئەوەی تۆ درک بە سروشتی ڕاستەقینەی کێشەکانیان بکەیت. هەنووکە ئەو کێشانە تووشی تۆ هاتوون. لەمە تێبگە، لە گەمەی دەسەڵاتدا ئەو خەڵکەی تۆ پەیوەندیت لەگەڵیاندا هەیە ڕەخنەگرن. مەترسی پەیوەندیکردن لەگەڵ توشکەران ئەوەیە کە تۆ کات و وزەی بە نرخی خۆت لە هەوڵدان بۆ ئازادکردنی خۆت بەسەر دەبەیت. لە ڕێگەی جۆرێک لە گوناهەوە بە پەیوەندیکردن، تۆش لە چاوانی ئەوانی تردا بەدەست کێشەیەکەوە دەناڵێنیت. قەد مەترسیەکانی توشبوون بەکەم مەگرە. زۆر جۆری توشکەر هەن کە لێیان بە ئاگا بیت، بەڵام یەکێک لە هەرە شاراوەکان بریتیە لە ئازارچێش بەدەست ناڕەزامەندی درێژخایەنەوە.
کاسیۆسی پیلانگێڕ لە دژی جولیەسی قەیسەر ناڕەزامەندیەکی هەبوو کە لە ئیرەیەکی قوڵەوە دەهات. ئەو نەی دەتوانی بەرگەی حزوری هیچ کەسێکی بەهرەمەندتر بگرێت. لەوانەیە لەبەر ئەوە بوو بێت قەیسەر هەستی بە داماوی ناکۆتایی ئەو کابرایە کردبێت کە ئەوی لە پۆستی پرایتەری یەکەم بوارد و بەخشی بە بروتوس. کاسیوس هەر بیری دەکردەوە و بیری دەکردەوە کینەکەی بۆ قەیسەر دەبووە نەخۆشی. بروتوس خۆی کە کۆمارێکی دڵسۆز بوو ڕقی لە دیکتاتۆریەتی قەیسەر دەبووەوە. ئەگەر ئۆقرەی چاوەڕوانی هەبوایە ئەوە پاش مردنی قەیسەر دەبووە یەکەمین پیاو لە ڕۆم و لەوانەیە ئەو خراپەیەی کە ڕێبەر هێنابوو یەکایە نەیهێڵێت. بەڵام کاسیۆس تووشی کینەکەی خۆی کرد و ڕۆژانە بە حەکایەتی ئەهریمەنانەی قەیسەر گۆشی دەکرد. دوجار ئەو بروتوسی بۆ پیلانگێڕیەکەی بەدەست هێنا. ئەوە سەرەتای تراژیدیایەکی گەورە بوو. تەنیا یەک چارەسەر هەیە بۆ توشبوون، ئەویش قەرەنتینەیە. بەڵام بەهاتنی ئەو کاتەی کە تۆ کێشەکە دەناسیتەوە زۆر جار درەنگ بووە. لۆلا مۆنتێزێک بە کەسایەتیە ناچارکەرەکەی کارت تێدەکات. کاسیۆس بە سروشتە متمانە بەخشەکەی و قوڵایی هەستەکانی جادود لێ دەکات. تۆ چۆن دەتوانیت خۆت لە بەرامبەر ڤایرۆسە شارەوەکان بپارێزیت؟ وەڵامەکە لە حکومدانی خەڵکدایە، لەسەر ئەو کاریگەریانەی کە لەسەر جیهان هەیەە، نەک لەسەر ئەو هۆکارانەی کە دەیدەن بەدەستەوە بۆ کێشەکانیان. دیوەکەی تری توشبوون بە هەمان ڕادەڕاستە و لەوانەیە ئاسانتر درک بکرێت. خەڵک هەن کە لە ڕێگەی شادیان سروشتی ڕەونەقداریان و هۆشمەندیان بەختەوەری ئەوان بۆ لای خۆیان بە کێشت دەکات. ئەوانە سەرچاوەی خۆشین و دەبێت تۆ پەیوەندیان لەگەڵدا ببەستیت بۆ ئاڵوگۆڕکردنی ئەو کامەرانیەی کە بەسەر خۆیانی دادێنن. دەسەڵات خەڵکی بەختەوەر بناسەرەوە بۆ ئەوەی بکرێ هاوڵێتیان بکەیت و نەکبەتەکانیش بناسەوە بۆ ئەوەی خۆتیان لێلا بدەیت. نەکبەتی زۆر جار تاوانی گەمژەییە و لە نێو ئەوانەی بەدەستیانەوە دەناڵێنین هیچ نەخۆشیەک لەمە بڵاوتر نییە. قەت دەرگات بەسەر کەمترین نەکبەتیشدا مەکەرەوە، چونکە ئەگەر ئەمە بکەیت زۆرێکی تر لە ناو شەمەندەفەرەکەیاندا هەن. بەهۆی نەکبەتی کەسێکی ترەوە مەمرە. پێچەوانەبوونەوە ئەم یاسایە هیچ پێچەوانەبوونەوەیەکی بەسەردا پیادە نابێت. پیادەبوونەکەی گەردوونیە. هیچ شتێک لە پەیوەندیکردن لەگەڵ ئەوانەی تووشی نەکبەتی خۆیانت دەکەن دەست ناکەوێت. تەنیا دەسەڵات و بەختی باش دەستی ئەوانە دەکەوێت کە پەیوەندی لەگەڵ بەختەوەرەکاندا دەبەستن. ئەم یاسایە لەسەر حسابی خۆت فەرامۆش بکە.